هەوڵدان بۆ جێبەجێکردنی دەستوری عێراق لەم قۆناغەدا بە گرنگ دەزانرێت لە گۆڕانکارە سیاسیەکانی ڕابردووی عێراق و نواندنی هەڵوێستی ئیجابیانەی حکوومەتی فیدراڵ بەرامبەر بە هەرێم. ڕای چاودێرانی سیاسی بۆ ئاراستەیە کە کار بۆ بەدیهێنانی مافەکانی کورد لە دەستوردا بکرێت. گرنگە ئێستا کورد لە ڕێی ئەو لیژنانەوەی کە هەیەی بە تایبەت لیژنەی دانووسانکاری لەگەڵ حکوومەتی عێراقیە کۆمەڵی هەنگاوی باشی ناوە چۆنیەتی قۆستنەوەی ئەم هەنگاوە و بەکارهێنانی و تەفعیلکردنی لە صالحی حکوومەتی هەرێمی کوردستان و صالحی میلەتی کورد. ئەم قۆناغە قۆناغێکی مێژووی گەورەیە. ئەم قۆناغە ئەخوازێ بەوەی کە لۆژیکیانەتر کورد تەعامل لەگەڵ بەغدایە بکە و دوور بکەوێتەوە لە حەماسەت و لە هەست و سۆز و لە عاتیفە. ئەم قۆناغە ئەخوازێ کە لۆژیکی بیرکردنەوەی کورد لۆژیکی داخەڵبوون بێ لە عێراقێکی سەقامگیرە. دەستوری عێراق مافەکانی هەرێمی کوردستانی دیاری کردووە و بەهۆی ململانە سیاسیەکانەوە وەک خۆی جێبەجێ ناکرێت. ڕۆژنامەنووسێک پێی وایە مافەکانی کورد لای هیچ سیاسیەکی عێراق نییە، بەڵکو لە دەستوردا خۆیان دەبیننەوە. لەسەر بنەمایەکی دەستوری دەتوانین هەم مافەکانی گەلی کوردستان دابین بکەین، هەمیش ببینە عاملێکی باش بۆ چارەسەرکردنی کێشەکانی عێراق. دیارە ئەزمموی جەنابی مامجەلادش دەڕۆوە زۆرە بەڕاستی عەرەبەکان پێش کوردەکان شایادی بۆ دەدەن. ئێمە نابێ هەندێک مەسەلە قەومیەکان و کۆمەڵێکشتی دیکەی زەقکەینەوە و بیکەینە بازاڕەوە وەکو هەندێک لایانی دیکە دەیکا بۆ ئەوەی بەرژەوەندی حیزبی بەدەستبێنێ لە کوردستان دیانە هەڵبژاردندا. ئێمە چۆن هێناومانە لەسەر بنەمای پرەنسیپەکانی یەکێتی دموکراسی و مافی مرۆڤ و ڕزگاری نیشتیمانی کار بکەین، بگەڕێنەوە سەر ئەو بنەمایانە. ئەمە لەسەر ئەمە ڕووی سیاسی خۆمان دابڕێژین. باوەڕ دەکەم دەتوانین هاوکار بین لە دروستکردنی ئیستیقرار و چارەسەرکردنی کێشەکانی عێراق. اینجا ئەمە کازمی بێ یان هەر کەسێکی دیکە بێ. دەستوری نوێی عێراق بۆ چرخانێکی گرنگدا دەنرێت بۆ هەرێم و حکوومەتی فیدراڵ بەو پێی مافەکانی گەلانی عێراقی بە هەرێمی کوردستانی شۆ پاراستووە و لەم قۆناغەشدا دەرفەتی هاتوۆتە پێش کە پێویستە کورد سوودی لێوەربگرێت. داسیار محەممەد، گەلی کوردستان، سلێمانی.